ئەم پیشانگایە ئەزمموی 30 ساڵ وێنەکێشان لەم پیشانگایە کۆم کردوتەوە. زۆربەی بابەتەکان بابەتی ئینسانین، هەندێک بابەتی تایە بابەتی کوردەواری ئۆمانە. دیارە ئێمەش خۆمان بەدەرنین لە ئەو معاناتە ئینسانیە، هەژمونی ئینسانی و شەپۆلی کۆرۆنا کە تەسیراتی هەبووە بەسەر هەموو چالاکیەکانی سەرجەم جیهان. بەڵام ئێمە وەکو مەسلەی تەحەدایەک بەڕاستی ویسمان بڵێن ژیان هەر ئەبێ بەردەوام بێ. کارەکانی تعبیری و واقعی و سریالی و هەموو جۆرە شتەکانی تێکەڵ کردووە. ئەوەی ئەم تابلوانە زیاتر بێکەوە بەس تەنها خۆی ڕەنگەکانە، هەمووش تقریباً چەند ڕەنگێکی تایبەتی هەیە تایبەت بە خۆی کاری لەسەرەکە. خواردیف بڕیارە وزارەتێ کو تێکەڵاو بیت لە ئەفساڵە ئاوێتەیە هەردوو شێوایە کو جزءێکی ئۆنلاینێ بێتە خواردن، جزێکی عملی پراکتیکل داخلی کەمپۆزانکۆی داوی بەسیت قۆناغایەکی هێشتا ویز وان شوڵا نزانن. از پیروزباهی همه قطابیات کم هر وقت زانن افراد دستپیک و دوامه و یا جداش همه سالم بوریش بر بلابون ویروس کرونا و مجی دوام دست بکری الدیفرن ماین تندرستی هیوی همه قطابی خوب پارزن و پیگیری فرن ماین تندرستی بکن. لەم ڕۆژە من ویستم چالاکیەک ئەنجام بم کە خزمەت بە ئاشتی و پێکەوە ژیان بکات لە شاری کەرکووک و لە هەمان کاتیشە خزمەتێک بێ بە کولتورکردنی خوێندنەوە لە شاری کەرکووک. من هەستام لەم ڕۆژەیە بە کۆکردنەوەی سێ نەتەوەی جیاواز بە عەرەب و بە کورد و بە تورکمانەوە کە پۆشینی جلوبەرگی خۆمانمان پۆشی. لەو ڕۆژەیە من هەستاوم هەر سێکمان ئەڕۆینە ناوچەیەکی عەرەبی چوین نەمامێکمان چەند، پاشان چوینە ناوچەیەکی تورکمان نشین نەمامێکمان چەند، بە هەمان شێوە هاتینە ناوچەیەکی کورد نشین لەو شوێنەیە نەمامێکمان چەند، بە خۆشحاڵیەوە چوینە کڵێسایەکیش لەوێش نەمامێکمان چەند. ئەمە لە ڕۆژی لەدایکبوونی منە ویستم پەیامێک بێ کە گەنجانی شاری کەرکووک برایانە هەموو کات کە دەست لە ناو دەست ئەیانێ ئاشتی و پێکەوژیان لە شاری کەرکووک بەرقەرار بێت. جیاوازتر لە کەسەکانی تر کە لە جیاتی خواردن و خواردنەوە و کێک لە ڕۆژی لەدایکبوونیدا بە شێوازێکی جیاوازتر ڕۆژی لەدایکبوونی خۆی دەکاتەوە. ئەویش بە بەخشینی کتێبە کە خۆی دیاری بە خەڵک دەبەخشە بۆ بە کللتورکردنی خوێندن لە نێو خەڵکاندا. ئەویش هەنگاوێکی زۆر جوانە و هەنگاوێکی زۆر پیرۆزە.